بینەرانی ئازیزی کورسات نیوز لە هەر کوێ هەن جوانترین سڵاو و ڕێستان لێبێت و بەیانیتان باش. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگ و یادی ڕۆژێکی مێژوویە لە مێژووی گەلی کووردە، ئەویش دامەزراندنی کۆماری کوردستانە بەڕابەتی پێشەوە قازی محەممەد. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ و 80 ساڵ لەمەوبەر لە 22 ڕێبەندانی 1946 لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری کوردستان بەڕێبەتی قازی محەممەد لە شاری مەهاباد دامەزرا. تەمەنی کۆمارەکە بەداخەوە زۆر درێژ نەبوو، لە 12 هەمان ساڵ و لە ساڵی 1946 کۆتایی پێهات. من خالید ئەحمەدم، هاتوومەتە شارۆچکەی حاجیاوا لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ مام ئەحمەد زێڕۆ بەگی هەرکی کە یەکێک بووە لە ژەنەڕاڵەکانی کۆماری کوردستان و دەستەی دامەزرێنەرانی کۆماری کوردستان. دەمەوێت باسی ئەو مێژووە و هەروها ئەو ڕووداوانە بکەم کە لە سەرەتای کۆماری کوردستانەوە ڕوویانداوە و تاوەکو روخانی کۆمارەکە. مام ئەحمەد زۆر سوپاس بۆ میوانداریەکەت، هیوای ساغ و سەلامەتیت بۆ دەخوازم. ئەگەر بۆم باسکەی باوکت چۆن بوو بەشداری کرد لە کۆماری کوردستان، چ پلەیەکی بوو لە ناو کۆماری کوردستان؟ بابم پێشتر لەگەڵ شۆڕشا شێخ سەعید بەشدار بووە، بەشدارێکی فعال کە شۆڕشا شێخ سەعید دەرچووی شۆڕشا ئاراراتێ دەستی پێکرد، لەو شۆڕشش بەشدار بووە کە ئەو شۆڕش نەما هات ئەو خۆی تەسلیم نەکردووە. جا کتابێک وای سەرزەمانی زوردەشت پێ دەڵێت، سەرزەمینی زەردەشت، سەروان کاویانپور ئەفسەرێکی فارسی ئیرانیە ئەو نووسیتی. دەڵێ ئەو زێڕۆبەگە چ بوو کە ڕووسەکان هاتنە ئیرانێ ئەوەندە ئیحتیمامیان پێدا. جا ئەو دەڵێتن دەڵێەوە سەرۆک عەشیرەتێکی عەشیرەتی هەرکیە، ئەو عەشیرەتەژی ناودارە بە ئازاتی و ئەوانە لە هەموو شۆڕشت کورداژی بەشدار بوونە. جا دەڵێتنەوە بیا سەرێشە بۆ ئیرانێ و عێراقێ و تورکا. جا کە ڕووسەکان هاتنە ئیرانێ دەڵێت ڕووساژی مرۆڤت هۆتەوە پێویستن ئیحتیمامەکە زیاتریاندا ئەو زێڕۆبەگەی. جا 32 سەرۆکێ کووردا تەلەبکردن برنە رووسیای باکووێ، شێخ بوون و ئاغا و 3-4 مەلاکش دەگەدا بوون. جا مدیر ئیستخباراتی عامیە رووسیای هات بیە ناو دەگە وەزیر خارجەی گوت بیان گۆ قەومێکی قەدیمن، مەملەکەتی ئەنگۆیە ئەوانە لەگۆ داگیر کرد تورک و عەرەب و ئیران و ئەوانە. بەس خەتاکەی ئێوە بووە ئەنگۆ پشتەخۆ نەدا حکوومەتەکە دێمۆکراتی و ئازادی خواست، ئەنگۆ پشتەخۆ مدە مێوادایە ئیستعمارە وەکو ئەلمان و ئینگلیس و فەرەنسای وانە ئەوانەژی شە خۆ هەنگۆ خەتاندە دیمای وەزەڵ بووینای. جا بابم دەڵێتێ دەڵێتێ ڕاستە قساتە. جا گوتویە ئەگەر هەنگۆ پشتەخۆ هەنگۆدا بۆمە بابم دەڵێتێ ئەگەر هەنگۆژی مەقسەد ئەوە بیتن ئیشەکە خوب بۆمە بەقەتینەن خدا قبول ناکات، ئەوانەی دیوە زاڵمای وەکو مردوو حسێمان دەکات برینێتوان نەکولینەوە. وتە هەستا پێوە تفی بەردا و سەر مافیرە. گوتم ممکینە جارەکە دی بڕ ئەو تفای بخۆتەوە. گوتمش گوتێ ناوڵە. جا گوتە وعدێمە ڕووسا ئەوەیە هەرن ئیتفاقێکی بکەن سەرۆکێکی بخۆ دیارکەن ئەم دێ ئیعلانە حکوومەتە سەر بخۆ بکەن ئەم دی اعترافێ بگوکەن. باش، یعنی مام ئەحمەد دوای ئەوە ڕووسەکان بەڵێنیان پێدان پێشەوە قازی محەممەد هەڵبژێردرا و کۆماری دروست کرد؟ بەێ هەنگی جامە گوتەمە میوانیوان بێت شەوی هاتینەوە ئۆتێلێ. جا گوتە هەر یەکی یەکێک دیارکردەوە بەکردێت بکەینە سەر و کۆمار. گوتە ئەمش قسەم نەکرد هەتا ئاخری. گوتە گوتیانە تو بۆ قسەکە ناکەی. گوتم مش گوتم قسە دەکەم بەس کەس نابێت ڕێدەی لێ بدات. گوتیان ئەگەر چاک بیت ڕێدەی لێ نادەین، ئەگەر خراپژی بیت ناوڵە قبول ناکەین. کێیە ئەوە تو؟ گوتم گوتێ قازی محەممەد ئەو بنەماڵەکە قەدیمە قوزاتیان پێ دەڵێن بە عەشیرەتژی بەخۆ بڵباسن فەرق و جودایە ناکەن لە ناو چه عەشیرەتێکی. وڵا گوتە هەمیە قبول کرد قازی محەممەد. جا هەنگێکە هاتنەوە ئیعلانە دەوڵەتە سەربەخۆ کرد لە مەیدانە چارچرەی ئەم دەگە بابمدا بوو. قازی محەممەد چۆ جۆرە ئالایی نادەرێ گوتە وەرن یەکەوە ئالای هەل بدەن. دوو جا گوتی کەس نەتوانی ببات لەبە پاشە ڕۆژێ ترسیان. وڵا بابم لە دەستی نادەرێت چۆ سەبانە ئاڵاکە چەق خواندێ دال چەپلەیاندا و دوسێ دەست ڕێژێت خۆشێ
بە تفەنگا کردن باشە مام ئەحمەد خەڵکی کورد چۆن پێشوازیان لە کۆماری کوردستان کرد ئەو ڕۆژەی کە دامەزرا جۆش و خڕۆشی خەڵک چۆن بە بوو قورئان ئەوێ کوردبی قوسوریان نەبوو ئەو کاتێ هەمویان یەک بە دلێکی فەراح و زۆر بە کەیف خۆشی و بیا شاوی شایلەغانە لە هەموو کوردستانێ بەزێزە دیماکە هەر عینی ڕووسەکان غەیانەتیان کردەوە باشە پێشەوەی باسی ئەوە بکەین مام ئەحمەد زێڕۆ بەگی هەرکی کە باوکی جەنابتە چ پلەیەکی هەبوو لە ناو کۆماری کوردستاندا بە عەرزت بکەم ئەوە ڕزاشای پلاس هەرهەنگێدەوەی کە کۆمارە کوردستانی تەشکیلی 4 جەرەنالیان دانان یەک بابم بێ یەک مەلا مستەفا یەک عەمەرخانی شکاک یەک محەممەد ڕەشیدخانی بانە جا پاشی هەینێ ڕووسەکان بۆ میان داوەت کرد برە مۆسکۆ ڕدوا مارشالیان دەوێ شیرێک و دەماچەکیانجی بە هەدیە داوانێ شیرەکە کۆڵانی هەموو زیو بوو نەخشاندی ئەو ڕسمە ئەوە کە هاتەوە جامە سەرۆک عەشیرەتە دیکە چۆنەکەن پیرۆزباییان لێ کرد کە کرا مارشال باشە مام ئەحمەد ئەو ماوەی کە کۆمار دامەزرا کۆمار دەستکەوتی گەورەی هەبوو بۆ کورد بۆ نمونە زمانی کوردی بوو بە زمانی ڕسمی ئاڵای کوردی کە ئەو ئاڵای ئێستا شەیە هەر هەمان ئاڵایە ینی گۆڤار و ڕۆژنامە بە زمانی کوردی دەرکرا ژیانی خەڵک چۆن بوو لەو ماوەیەدا ژیانیان چ قوسوریان نەبوو و نەبی وەکو نۆکەوی لە حساریان لە سەوییان ماش بەدەستە کەسێکی بیت ئەو تەماحی لە بریتەوە نەدەتە کەس ئەوای دوو لەشکرمە ئەبینی یەک پێشمەرگی ڕسمی بێ ئەوانە معاشیان هەبوو لەشکری دیکەی عەشایر بوو ئەوانە معاشیان وەرنەدەگرت بە عەشایری کەنگی پێویست بۆ قووەتە خودداوەتە و سەرۆک عەشیرەتە و شەڕ پێشمەرگی ڕسمیشی جلوبەرگی ڕسمیت بەداوی سیلاحێوانی جودابی ئەوە معاشیان دەدەوێت کەژی نەوی گلەیی هەبێتیانە نوقسانی هەبیدیت مام ئەحمەد هەڵوێستی ئێران چۆن بوو ئەو کاتەکە کۆماری کوردستان لە ناو خاکی ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرا بە عەرزت بکەم شەر بوو لە هەموو جەمێکی بیا شەر بۆ بەشە هجومینەوە لە ئیرانێ بۆ کوردستانی بۆ ئازربایجانێ چکە حکوومەتێکە ئازەریان دانا لە تەورێزێژی جا ئەوانە ئەو ڕسمیانەیە چار ئەوە تێدا بابم دەگە قازی محەممەد و سەیفی قازی و هاو ڕەشید بەگە چۆنە تەورێزە ئیتفاقێکیان کرد کە هەردوو هاریکاریایەک بکەن ئەگەر پێویست بیت قووەتە کووردا بچیت بۆ هەری ئازاریا ئەگەر کووردا پێویست بیت دی ئازاریا بێت شا ڕادبیت مەجلیسە مشاورێت دانێت ئەویت خانەنیش و ئەوی لەسەر وەزیفەی عەسکەری و سیاسی هەمیە کۆ دەکەتەوە دەڵێتێ کاکە ئەوانە رووسێل پشتەمە تازە نەشێ شەڕێوانە بکەیت باچی دیکە خەڵک نەکوژێت و زەرەرێ نەکەین ئەمن بە خودمختاری دێ اعترافێ پێیان کە اعترامانە حکومی ذاتی ینی ئێرانیش دوای احترافی بە کۆماری کوردستان کرد بۆ عەرزت بکەم وتی اعترافێ پێ دەکەم جا قەوەم سەلتەنە هەبووە ڕیوی سیاسەتیان پێدەگوت سێ دەورە لە وەختێ شاید خاجارە ئەوە سەرۆک وەزیر بووە وەختێ پەهلەویژی دوو دەورە ئەوە سەرۆک وەزیروی ئەو دەڵێتە شای ئەتو اعترافێ پێ نەکە من ئیزم بدە بچمە موسکۆ لاڵە ستالین رووسەکان لە مێژەوە داوا نفتامەیە شمالت کە نەمادایتێ دەچمەکنێ دەمیێرە برا چت وێت با بدەینیان گۆ بەلاوە نەلمە بکەنەوە ئەو دەلێن نفتێ بدەنەوە وەختێک و نفتێ بدەنەوە ئەمەش دەلێ بێ بەسەر چاوان بەس بەو شەرتە سقووتیە بەوانە بکەی هەردوو حکوومەتە پاشی 6 مانگا نفتەکەی تەسلیمم بووکەین ئەوان دەکەن ئەجا عینی کە چۆ مۆسکۆ ئەو قسەی کرد بە قورئان من ڕادیۆم کردا بابم لە جەبهەی سەردەشتێ بوو برقیەکیاندایە رووسەکان بۆ هەردوو حکوومەتە یا کووردا و یا ئازەریا گوتێ ئارتێشێ دەوڵەتە شاهی دێت ئەو کوردستان و ئازربایجانێ بۆ ئینتخاباتێ هشیار من کەس ڕێگر نەبن مانای تەسلیم بن لەو قسەی یعنی مام ئەحمەد ببوورە یعنی ئێران لە بەرامبەر پێدانی نەوت بە رووسیا پشتی لە کۆماری کوردستان و ئەو حکوومەتەی ئازەریەکانیش کرد کە لە تەورێز دروست وڵای جاوانە ئەوی ئازەریا ڕێی جەمیرەوەن جعفەر پێشەوەری بێ و ڕای کرد چۆ تەسلیمی رووسیای بێ ئەوانی دیکەمە چۆنە ئیستەقباڵە جێشە ئیرانێ خۆیان تەسلیم کرد
خازی محەممەدی خەبەرت دەدەتەوە قایدێن وە کۆ ببنەوە وەرنە مابادە ئازەری تەسلیم بوو بێ ئەوەی پرسیارێکی مە بکەن حەمەد ڕەشید خانی بانەی جەرەنال بوو ئەو دڵڕیا پێنجینی خۆی تەسلیمی عێراقی کرد ئەمەرخانی شیکاگۆ و جەرەنالێک بوو ئەو چۆ ئێستەقباڵا جەیشە ئیرانی لە سەقزە خۆ تەسلیم کرد مەلا مستەفاژی هات ئەو شنوێ لە شنوێ بین ماڵێتەوە بابم ئاسێ بوو بەراکیان لێگرتبوو بە شەر هاتەوە باش مام ئەحمەد قازی محەممەد بۆچی خۆی تەسلیم کرد یعنی شەڕی کرد یا نەخێ بە عەرزە بکەم خازی محەممەدە و برای سەیفە قازی ئەندام پەرلەمانەی ئیرانێ بێ شا لە دوو دەنێری دەبێ بڕۆکن قازی دەگە خۆی بینە قانعی بکە کەلام شەرەف بدێ کوردستانە مۆیژی ئەمە تەسلیمی دەکەم خودمختاریش دەدەمێ جاوا دێتەکن خازی هەندێک خازی ڕەجەوە لێت کە کورە ڕاوەستە ئەوە فێلە وەختەکە موقفێکی خراپە بتێنە فەرسەتە بەسەر فەرسەتەوە باز نەدا ولا ڕاست دانێتە تڕپێلەدا ئەو سەدری خازی و بخۆی ڕاست چنە سەقزە خۆ تەسلیمە لەشکرێ 24 گوتێ خۆ تەسلیم وانت کرد ئەو بەرقیە لێ دەبوو شای سەر لەشکرەکە قازی محەممەد هات خۆ تەسلیم کرد چلێ بکەین بتێ بکەنە حەبسێ هەتا وەختێ محکەمێ لای دێ لەوێیان کردە حەبسێ هەتا وەختێ محکەمێ محکەمەینا لە کێ دەرێک کرا ڕێی جەمهوری لەوێن دەرێوانی ئەداو کرد مەیدانە چارچرا پێدەگوت باش ئەو ڕۆژە هەستی خەڵک چۆن بوو دۆخی کورد چۆن بوو کە پێشەوە کەتێک نەبی نابێم هەمویان کەتێک پێیان خۆش بوو بەس عەڵەمە دیکەی لە شینی و گریوی ژن و بێردە لە هەموو شوێنێکی ینی بەو شێوازە بوو ڕووسەکان خیانەتیان لە کۆمار کرد و خەیانەتەوە سەرجار لە کووردا بکەن باش مام ئەحمەد 80 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو مێژوەدا ئێستا کورد لە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان دۆخدا تێدەپەڕێت تا چەند گرنگە لەو قۆناغەدا کورد یەکگرتوو بێت پشت بەخۆی ببەستێت بۆ ئەوەی کە بمێنێتەوە کیانی سەر بەخۆی هەبێت با عەرزە بکەم ئەوانە وەنیە هەر جارە کوردو بێت یانە وەزیر لە کوردستانە ئیرانە ڕۆژی ئەوەینا زۆر جار ئەوەیان کردووە مەقسەدە خودێ پێ ئەداکە لە دیمای وازیان لێدینن جا ئەوڕۆکە ئەوە مامۆستای گەورە جەگەرخۆی دەلێت ئەگەر هەمووتان نەبنەیەک دژمن لە ناوتان دەبەتەن یەک بە یەک عینی حسابە ئەوڕۆکە گۆڕێ ئەوڕۆکە ئەوانەی کە لە ئەوروپای تەستای لە خواستان لە ئەلمانیا ئەو جیانە مزاهرە و هەلا و استنکارێتکەن بە خدای هیوانجی عینی وەکو شەڕۆنانە ئێستادا مەحاسرێدا لە کوردستانە ڕۆژەوە ینی دوای کۆماری کوردستان ژیانی خەڵکی ڕۆژهەڵات چی لێ بەسەر هات دوای شەهیدبوونی پێشەوە قازی چی لێ بەسەر هات قازی بڕیاری ئەوەیدا کە شەرەفمەندانە پێیەکانی لەسەری دوژمن بەرزتر بێ و میلەتی خۆی بەجێ نەهێشت ژیانی خۆی کردە قوربانی خەڵکی ڕۆژهەڵات ئەیدی پۆشنگی وەزعکە چەند کەسێکی دیکە ژیان ئیعدام کردن لای منتیقا بۆکانێ فەیزوڵا بەگی وانە دەخواوی دیکەیدی عەڵەمەکەی دانیش بخۆ حکوومەتە چاوە کەس نەکرد غادر تەعەدە و ئەوانە یانێ ڕابگو هێزی لە جیە خۆ ببەت بۆ شوێنێکی دیکە عەڵەمەکە ئارام بیاجارێکی دی باشە مام ئەحمەد زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتی کە بە ئێمەت بەخشی و میوانداری ئێمەت کرد سوپاس بۆ ئەو مێژوەشی کە گێڕاتەوە هیوای لەش ساغی و تەندروست باشیت بۆ دەخوازم بینەرانی عزیز ئەوەی کە بیستان لە دەمی مام ئەحمەد کە کوڕی ژەنەڕاڵ زێڕۆ بەگی هەرکیەکە یەکێکە لە ژەنەڕاڵە دیارەکانی کۆماری کوردستان و لە شۆڕشەکانی کوردستاندا بەشداری کارای هەبووە کورتەیەک بوو لەو مێژوەی کە لە سەرەتای دروستبوونی کۆماری کوردستان لە مەهاباتەوە تاوەکو روخانی کۆمارەکە لە دەمی مام ئەحمەدەوە بیسمان کە ئەو لەو سەردەمەدا تەمەنی کەمتر لە 20 ساڵ بۆ بەشێکی زۆری ڕووداوەکانی بە چاوی خۆی دیوە پێی وایە کە وە مێژوش دەڵێت خیانەتی ڕووسەکان لە کوردوای کرد کە کۆماری کوردستان تەمەنی درێژ نەبێت و هەروها پێشەوە قازی محەممەد و بەشێکی زۆر لەو
سەرکردانی کە لەگەڵی بوون لە گیانی خۆیان بکەنە قوربانی میلەتەکەیان و لە مەیدانی چوارچرا لە شاری مەهاباد لە سێدارە بدرێن بەو هیوای کە کورد بگات بە ئامانجەکانی خۆی لەو زوڵم و ستەمی کە داگیرکەرانی کوردستان دەیکەن ڕزگاری بێت و ڕۆژئاوای کوردستانیش پارێزرا و سەلامەت بێ. ئەمە کورتەیەک بوو لەو مێژووی کۆماری کوردستان کە 80 ساڵ لەمەوبەر دامەزرا و ئەوە هەر لەو ساڵەشدا کۆتایی پێهات. من دەگەڕێمەوە لای ئێوە.